هێشتا وەرزی هاوین نەهاتووە، بەڵام دیمەنەکان لەنێو ئەم کەمپا ئەوە نیشان دەدەن کە هاوینێکی گەرم بەڕێوەیە. ئەوان کە تا دوێنێ چاویان لە دەستی حکومەت و ڕێکخراوەکان بوو، ئێستا لەوانیش بێهیوا بوون. يما ام الفيدري ام بيجن مادام او منظمه يونسار اي ار سي معنيه مسؤوله برفا بنا برادا قالك واجبي وا بنا برا رابي هاگر منظمات انسانيه دورا وا انسانيه جو كاري وا بنا برا بك حتى نهاجي ام بيدن وقت بيجي كارجوارا نكرنا صدي 25 او كارا نكرنا ئێرە کەمپی باریکەیە، هەرچەندە کوردانی ڕۆژئاوای کوردستان جیاوازن لەگەڵ ئاوارەکانی دیکەدا، چونکە ئەوان لەژێر خێمەدا ناژین، بەڵام هێشتا ناڕازین، چونکە وەک خۆیان دەڵێن لەوەتەی ئاوارە عەرەب و ئێزدیەکان هاتوون، ئەوان پشتگوێ خراون. ئاڤ نایڤە خوارن خودی حتا ششتنی وش جلارەژی نەباشە نە بەس بە خواردنێ تەنێرە بۆ قورعان ئەو غڕادێک و ددنەما سێر بێوێ ناکەی ئاڤێتنێنە نەی خواردنێنە. ئەز هاتم کوردستان حەیا ئانا انه كسيل مننا ري وكسيل من تين جمع وعداد دن متبي تدرخن ومدرناخن وعلاجان تنه الا انه خارج به. لەنێو کەمپی باریکەدا 1450 خێزان دەژین، هاوکات لەگەڵ ئەم خێزانانەشدا 300 خێزانی ئاوارە وەک میوان لەنێو کەمپەکەدا دەمێننەوە. ئەوە ژوای لە بەرپرسانی کەمپەکە کردووە بەهۆی کەمی خزمەتگوزاریەکان چی دیکە ئاوارە وەک میوانیش قوبوڵ ناکەن. تاوکو پلەکانی گەرما بەرز بێتەوە، ناڕەزایی ئاوارەکان بەرزتر دەبێتەوە، بۆیە داوا لە حکومەت و ڕێکخراوەکان دەکەن چی زووە بەدەم داواکاریەکانیانەوە بچن، چونکە وەک دانیشتوانی ئەم کەمپا باسی لێوە دەکەن لە هەموو لایەکەوە پشتگوێ خراون. تەرز عەبدوڵڵا، ڕووداو، کەمپی باریکە.